هاوڕێیانی ژام کاتتان باش لە بەشی 84 و 86دا هەندێک ڕەهەندی بە ئاگابوونم تاوتوێ کرد. لەم بەشەدا ڕەهەندێکی دیکەی ئەم بابەتە گرنگە تاوتوێ دەکەم. ئەویش ڕەنگە پرسیارێکی ساکار بێت، بەڵام وەڵامەکەی گەلێک ئاڵۆزە. ئەویش ئەوەیە ئایا بە ئاگابوونمان دەتوانێت ناسنامەی جیاوازمان پێ بدات؟ ئەوەی کە تاوتوێی ناکەم ئەو ڕەهەندانن کە ڕیزم کردوون، بۆ نمونە پەیوەندی بە ئاگابوون بە کۆمەڵ گەل نەتەوە و تا دوایەوە چییە، چۆن بە ئاگابوونمان دەمانکات بە بەشێک لە گروپێکی کۆمەڵایەتی، پەیوەندی بە ئاگابوون بە عەقڵ و مێشکەوە کە دیارە زۆر زۆر ئاڵۆزە، بە ئاگابوون چۆن دەبێ و لەکوێوە سەرچاوە دەگرێ. مەبەستم لەوەیە چۆن ئێمە بە ئاگابوونمان هەیە، بۆچی هەمانە، لەکوێوە سەرچاوی گرتووە. ئەمانە کێشەی فەلسەفی و زانستی ئەمڕۆن کە بەڕاستی کەسمان وەڵاممان لا نییە. من ڕێبەر فەتاحم، بایەخم بە بابەتی ڕۆشنبیریە. سوپاسیەوە دەکەم گەر سەبسکرایبی ئەم کەناڵە بکەن و بە هاوڕێکانتانی بناسێنن. بەر لەوەی تاوتوێی پرسی ئەم جارە بکەم، زۆر بە کورتی هەردوو بەشەکەی پێشوو بەسەر دەکەمەوە. پێشتر گوتم کە بە ئاگابوون دوو لایەنی هەیە. لایەنێکیانەوەیە کە ئێمە بە ئاگاین لە خودی خۆمان، جا لە لەشمان بێت، بیرکردنەوەمان بێت، لە بۆچوونمان بێت، لە ئەندێشەمان بێت، لە خەیاڵمان بێت تا دوایی. لایەنێکی دیکەشەوەیە کە ئێمە دەوروبەر چۆن لە عەقڵی خۆماندا وێنا دەکەین. ئێمە خۆمان بە تەنیا لەسەر ئەم زەمینە ناژین، لەگەڵ کۆمەڵ و دەستە و کۆمەڵگەی دیکەدا دەژین کە هەموو پێکەوە دەتوانین بە ئاگابوونێک پێک بهێنین. هەڵبەت ئەوەش مانای ئەوە نییە هەموو چین و توێژ و خودێک لەناو ئەو کۆمەڵەدا تەبایە لە بە ئاگابوونی هەموو. لە وێنەکەدا ڕەوتی کۆمەڵی مرۆڤی نیشانداوە لە مێژوودا، لە دەستی چەپەوە ڕابردووە کە بۆ مێژوو. کۆمەڵی مرۆڤ لە ئێستادایە، دیارە ئێستا بەردەوام لە جوڵەدایە، لە دەستی ڕاستەوە داهاتووە کە کەم کەم دەبێ بە مێژوو. بۆ تێگەیشتن لە بە ئاگابوون، جا بە ئاگابوونی خود بێت یا بە ئاگابوونی هەموو کۆمەڵ، پێویستە چەند خاڵێک لەبەرچاو بگرین. یەکەمیان هەموو کۆمەڵی مرۆڤ بە گەشەکردنی قۆناغبەندی داروین داگەیشتۆتە ئەمڕۆ. ئەو مێژووە دوور و درێژە لە مرۆڤی ئەمڕۆدا بەرجەستە بووە، لە خوددا بەرجەستە بووە. ئەمە زۆر گرنگە بۆ تێگەیشتن لە بە ئاگابوون. دووەم، ڕاستە خود پەیوەندی بە هەموو مرۆڤێکەوە نییە لەسەر ئەم زەمینە، بەڵام بەهۆی کاریگەری میدیا و کۆمیونیکەیشن و هاتووچۆوە خودی ئەمڕۆ لە خودی دوێنێ بە ئاگاترە لە هەموو کۆمەڵێک و لە هەموو مرۆڤێکی سەرڕووی زەمین. ئەمانە هەموو ڕەنگ دەدەنەوە لە خودی مرۆڤ خۆیدا، لە بە ئاگابوونیدا. بازنەکەی دەرەوە کۆمەڵی مرۆڤە. لە ناوەڕاستا بازنەیەشی دیکە هەیە کە قاشقاشم کردووە، ئەوە خودە یا کەسە، مرۆڤە. وەک دەبینین من بە ئاگابوونی خودم کردووە بە 6 ڕەهەندەوە. بە کورتی دەڵێم لە هەموو خودێکدا 6 خود هەیە بەلانی کەمەوە. لە سلایدەکانی داهاتوودا یەکێک ئەم خودانە تاوتوێ دەکەم. هەرێکی لە ئێمە لە لەشێکی بایۆلۆجیدا لەدایک دەبێت کە کۆنتڕۆڵی بەسەریدا نییە. ئەو لەشە بمانێ و نەمانەوێت جۆرێک لە ناسنامەمان پێدەدات. بۆ نمونە من جێندەیەکم، جێندەیەکی کە نیم، ئەوە خۆی ناسنامەیەکە. سەرباری ئەوەی کە جێندە خۆی جۆرێک لە بە ئاگابوونی هەیە جیاوازە لە جێندەیەکی دیکە. نمونەیەکی دیکە، من گەورەم، مناڵ نیم، ئەوەش جۆرێک لە ناسنامەی پێداوم. خەڵکی خۆرهەڵاتی نێوینم، ئەوەش ناسنامەیەکی دیکەی پێداوم. ئەو لەشە بایۆلۆجی کە من هەمە، بەبێ ئەوەی کەسێک لەگەڵ منا بدوێت، یەکەو ڕاست کۆمەڵێک پێناسە بەسەر مندا دەسەپێنێت کە دیارە ئەوەش کاریگەرە بێ لەسەر من.
ئەوە خۆی جۆرێکە لە پێناسە، ئەمە خودێکە کە لە مندا هەیە وەک هەموو خودەکانی دیکە. خودێکی پێشبینی کراو. ئێمە هەمومان لە هەچ قۆناغێکی ژیاندا بین ئامانجێکمانەیە کاری بۆ دەکەین، خۆمان لەو ئامانجەدا دەبینینەوە. بۆ نمونە قوتابیەک دکتۆرا دەکات، خۆی دەبینێتەوە کە دکتۆراکەی وەرگرتووە، ئەوە خودێکی پێشبینی کراوە. کەسێک پلانی کردووە لە وڵاتێکەوە یا لە کللتورێکەوە بژۆزێتەوە بۆ کللتورێکی دیکە، جا بەهۆی کارەوە بێ، بەهۆی خێزانەوە بێ، یا بەهەرۆ کارێکی دیکە بێت، ئەوەش بە ئاگابوونێکی پێشبینی کراو بۆ خودی خۆی دادەمەزرێنێ. خودێکی ئامانجخواز جیاوازە لە خودێکی پێشبینی کراو. لە نمونەی قوتابیەکەدا خودێکی پێشبین کراو ئەوە بوو کە قوتابیەکە دکتۆرای دەخوێند، دەیزانین لە چەند ساڵێکدا تەواوی دەکات و دکتۆراکەی وەردەگرێت. بەڵام ئەگە قوتابیەکە هێشتا لە ناوەندیدا بێ و بڵێ من دەمەوێ دکتۆرا بخوێنم، دیارە ئەمە زۆرتر ئامانجێکی دوورە. ئەمەش جۆرێک لە ناسنامە دەدات بە قوتابیەکە بەو کەسە. زۆربەمان لە ژیانماندا سەرسامین بە کەسێک یان بە کۆمەڵێک کەس. ئەم کەسانە بوون بە نمونەی ژیانی ئێمە. ئێمە ڕەنگە هەرگیز نەتوانین بین بەو کەسە یا بەو کەسانەی لە ئەندێشەماندایە، بەڵام بە جۆرێک کاریگەرن لە بە ئاگابوونمان، لە ڕەوتارمان، لە گفتارمان. بۆ نمونە کەسێک دەیەوێت بێ بە گاندی یا بێ بە ئەنشتاین، دیارە ئەو دەوروبەرە نەماوە ئەمڕۆ کەسێ بکا بە ئەنشتاین یا بیکا بە گاندی، بەڵام ئەم کەسە دەتوانێت کار بکات بۆ ئەوەی بتوانێت کاریگەری لە کۆمەڵی مرۆڤایەتی بکات. ئەمەش جۆرێک لە ناسنامەی پێدەبەخشێ، ئەبێ بە جۆرێک لە بە ئاگابوونی خودێکی کۆمەڵایەتی بە ئاگابوونێکی کۆمەڵایەتیمان پێدەبەخشێ. خودێک کە ڕەوتار دەکات و گفتار دەدات لە کۆمەڵدا، خودی دیکە بە جۆرێک هەڵوێستی لێ وەردەگرن، ئەمەش بە ئاگابوونێکی پێدەبەخشێ. جا ئەو کۆمەڵە خێزان بووە یان لەسەر کار بووە، لە گەڕەکا بووە، لە چایخانەیەکدا بووە، لە هەر جێگەیەکدا بووە، لە هەر جێگەیەکدا کە ئەم خودە بە خودی کەوتدا دەنووسێ، جۆرێک ڕەفتاری لەگەڵدا دەکرێت، ئەمەش جۆرێک بە ئاگابوونی پێدەبەخشێ. هەمومان لە ئێستادا جیاواز ڕەفتار دەکەین لەوەی کە لە ڕابردوودا کردومانە یان لە داهاتوودا دەیکەین. دیارە ئێستا هەرگیز جێگیر نییە، بەردەوام دەگۆڕێ، بەڵام ئێستا دەرەنجامی مێژوومانە تا ئەم خاڵە دەشبێ بناغە بۆ ئەو ڕەفتارەی کە لە داهاتوودا دەیکەین. لەبەرەوە حاڵی حازر ئێستا جۆرێک لە بە ئاگابوونمان هەیە کە وەکو بە ئاگابوونی هیچ کاتێکی دیکە نییە. من لەم بەشەدا بە ئاگابوونی خودم بە 6 ڕەهەند دەستنیشان کرد کە دیارە هەمویان لەو کۆمەڵەدا دەنەخشێن کە خود تێیدا پەروەردە دەبێ. گرنگی ناساندنی بە ئاگابوونی خود لە چەند ڕەهەندێکا لەوەدایە ڕەنگە خودێک یا کەسێک بیەوێت تەنیا کار لەسەر یەکێک لەم ڕەهەندانە بکات، ڕەنگە یەکێک لەم ڕەهەندانەی لا گرنگ بێت. بۆ نمونە خودێک ڕەنگە بیەوێ کار لەسەر خودێکی ئەندێشە ساس بکات، لە کاتێکدا خودێکی دیکە دەیەوێ کار لەسەر خودێکی بایۆلۆجی بکات. هەمومان لە ژیانماندا شتێکمان لا گرنگە، ڕەهەندێکمان لا گرنگە. ئەم دابەشکردنەی بە ئاگابوون هاوکارمان دەبێ لەوەدا کە ئەو ڕەهەندە هەڵبژێرین کە لای خۆمان زۆر گرنگە. من سوپاسیەوە دەکەم کە لەم بەشەدا هاوڕێم بوون، هەتاکو بەشێکی دیکە ئارام و بەختەوەر بن. لەگەڵ ڕێز و خۆشەویستی ڕێبوار فەتاح.